يا الله يا الله. پندێک هەیە دەڵێ چاکە بکە و بیدە بەدەم ئاوە. چاکە بکە و بیسپێرە بەخوای گەورە، ڕۆژێک دەبێ ئەو چاکەیە هەر لە دنیادا دێتەوە ڕێگات. جاوەرە لێرەوە با بەسەرهاتێکی خۆش و بەسوود بباسکەم. بە ناوی خوای بەخشەندە و میهرەبان. دکتۆر حەسان شەمسی پاشا دەڵێت ڕۆژێکیان لە دوکانی عیادەکەم بووم، پیاوێک بە گریانەوە هات، گوتی دکتۆر دەمناسیتەوە؟ گوتم نەخێر، بۆچی بووە؟ گوتی 24 ساڵە من دوعای خێر بۆ تۆ دەکەم. گوتم هۆکارەکەی چییە؟ گوتی هۆکارەکەی ئەوەیە کاتێک کە هاتمە لای جەنابەت لە نەخۆشخانە و چەند دکتۆرێکی دیکەش بوون، ئاو پەنجە گەورەیەم تووشی ئاوسان و ئیلتیهاب ببوو، دکتۆرەکان وتیان دەبێت پەنجەکەت ببردرێتەوە، بەڵام ئەتۆ بوویە هۆکاری ئەوەی کە ئەو پەنجەی من نەبردرێتەوە. گوتت با دەرفەتێکی پێ بدەین و چەند عیلاجێکی بۆ بەکار بێنین، بەشک و ڕزگاری بێ لەوەی کە ئەو پەنجەی نەبردرێتەوە. دەڵێ 24 ساڵە هەر کاتێک بەو پەنجەیەم کارێک دەکەم، ئەو چاکەی تۆم بیر دەکەوێتەوە، دوعای خێرت بۆ دەکەم. ئەو دکتۆرە دەڵێ گوتم بەخوا من هەر لە بیریشم نەمابوو کە ئەو چاکەیم لەگەڵ تۆدا کردووە، بەڵام ئەو پیاوە لە بیری مابوو. دوای 24 ساڵ هات، سوپاسی ئەو دکتۆرەی کرد و دوعای خێریشی هەمیشە بۆ کردووە. ئەوەیە کە دەڵێ چاکە بکە و بیدە بەدەم ئاوە و بیسپێرە بەخوای پەروەردگار، دڵنیا بە ڕۆژێکی دەبێت چاکە دێتەوە ڕێگات، لە قیامەتیشدا لە لای خوای پەروەردگار پاداشتی لەسەر وەردەگرێت.